بێگومان دیار ئازاد یەکێکە لە موزیکژەنە چالاکەکان و خاوەن چەندین بەرهەمی تایبەتی خۆیەتی جگەلەوەی کە چەندین بەرهەم تایبەت بەخۆی هەیە چەندین بەرهەمی جیهانیشی جارێکی تر کەڤەر کردوێتەوە کە بە وتەی زۆرێک لە موزیکژەنەکانیان ئەو کەسانی کە گوێبیستی بەرهەمەکانی ئەم موزیکژەنە بوون ڕایان وایە کە ئەو بەرهەمانەی زۆر بە جوانی و هەروەها زۆر بە سەلیقەوە زۆر بە کارامەیی کاری لەسەر کردوێتەوە بێگومان لە ئێستادا یەکێک لە بەرهەمە نوێیەکانی کە نوێترین میوزیک ڤیدیۆیە بڵاودەكاتەوە لە سەر چەناڵی تایبەتی خۆی لە یوتوب با ئێمەش بەشێکی ببینین فەرموو. دیار ئازاد سەرەتاکانی کارکردنی لەسەر ئامێری ساز بووە و دواتر ئامێری قانون و دواتر لەسەر هەردوو ئامێرە کە بەردەوام بووە بەشداری چەندین چالاکی لە کوردستان و لە دەرەوەی کوردستان کردووە و لە بواری فۆتۆگرافەریشدا چەندین خەڵاتی بەدەستهێناوە.